ئەو کاتان باش هەوڕیان هەوڵ دەدەین بە شێوەی ڤیددیۆیی ئەوە یەکەم بەشیشە لەگەر نووسەر کاک عەزیز ڕەئوف قسە و باس بکەینە سەر ینی ئەو هەڵوێ پۆستەچی کردیە ئەو پێچەوانەی ئێمە بی یا نەک پێچەوانە کۆمەڵێک سەرنجیدایا ڕەنگی لەگەڵ ئێمە یەکانگیر نەبێ ئەوەش دیاردەیەکی زۆر سەلیم و دیموکراسیە خۆمەرزنی هەمومان وەکو یەک بیر بکەینەوە ئیتر دەگەڕێتەوە سەر ئێوە لە کۆتاییدا و دووش هەر یەکەمان بەشێک لە ڕاستیمان پێ و بەشێک لە هەڵەمان هەیە لەو ڕوانگەوە دێن لەگەڵ کاک عەزیز ڕەئوف نووسەر قسە و باز دەکەینە سەر ئەو پۆستەی کردێتی لەسەر هونەرمەند ئەنوەر قەرەداغی کە ئەو تا ڕادەیەک بەڕێی من سەرنجی ئەوەی داوە ئۆکەی کردیە و پێی وایە هەڵەیە و ئەرهابی فکری هەیە بەرامبەر نووسەرانی سلێمانی نووسەر و ئەدیب و هونەرمەندان کاک عەزیز ئەو کاتت باش کاتە باش کاکەس کاک عەزیز کاک عەزیز تۆ پۆستەکت کردیە لەو یەک دوو ڕۆژەی لەسەر ئەو هەڵایی لەسەر هونەرمەندی گەورەی کورد ئەنوەر قەرەداغی دروست بووە کە لە لقی 11 مەدالیای وەرگرتیە هاو کات دیفاعەت لەوەی عەدنان کەریم و ماهر حەسەن وانەش کردیە پرسیاری مە لەوەدایە تۆ هەموو کۆی ئەو پۆستانت بەوە لێک دایتەوە کە ئەرهابەکی فکری بەرامبەر ئەوانە دەکرێت ئەو کاتەش باش کاک عەزیز کاتە باش کاکەس کاک عەزیز تۆ لە چەند ڕۆژی ڕابردوو لە واڵەکەی خۆت پۆستەکەت کردیە ئاماژە بەوە دەکەی لە ئەوەلی هەتا کۆتایی پەیامەکە ئەوەیە ئێرهابەکی فکری هەیە لەسەر کۆمەڵێک خەڵک ناوەکانت ڕێز کردیە عەدنان کەریمە ئەنوەر قەرەداغیە ماهر حەسەنە کە ئەرهابەکی فکریانە سەر دەکرێت لە کاتێکدا خەڵک لە بەلاش نییە ڕەخنە لەوانە دەگری ئەوانە نووسەر و ئەدیبن هونەرمەندی گەورەی کوردن کەس ناتوانێت کۆڵی لا ئەویان بکە بەڵام هونەرمەند و ئەدیبی کورد لە بڕی ئەوەی بچن هەڵوێست وەربگرن ئەچن مەدالیە لەو حزبانە وەردەگرن کە هێز گەلێکن فاشین وەکو ئیدعاکانی خۆشت کە باز دەکەی دیکتاتۆرن ئەدیب و هونەرمەندیان گرتیە و کوشتیە نووسەرانیان گرتیە چۆن دەکرێت مەدالیە وەربگرێتن ئایا ئەرهابی فکری ئەوەی ئەتوو باسی دەکەیت یعنی هیچی تێدا نەهێشتەوە کە خەڵک هەڵوێست وەربگری لە بەرامبەر هەڵوێست و ئەرهابی فکری زۆر شتی جیایە یعنی مرۆڤ کە شتێکی جوان دەکە خەڵک دەستخۆشی لێ دەکات یان پشتگیری دەکات بەڵام کاتێک غەڵەتێک دەکات دەبیت وەکو ئەو یاسای تۆلستۆی کە بازەکە کتابەکەی سزا و پاداش دەبی سزا و پاداش هەبی لە بەرامبەر هەر هەمومان بەڵێ زۆر سپاس کاک قادر سپاس بە بڕای من ئەو بابەتەی کە نووسیم لە بەرپرسیارەتیشی ئەخلاقی ئینسانیەوە نووسیم لەو ڕوانگەیەوەی کە ئێمە ئۆپۆزیسیۆنمان کورد کردوێتەوە بۆ ڕەخنەگرتنیەک لەسەر کۆمەڵێک مەسائل کە مەوزوعە گەورەکانمان بیرباتەوە ئەو لەحزەیە کە هونەرمەندێک تەمەنی ئەگاتە 70-80 ساڵ لە شوێنێکە خەڵات دەکرێت کۆمەڵگەیەک کە بەدەست بە تایبەتی لە منتیقەی سلێمانیە کە من جارێکی تر ئەڵێم هەموو قسەیەکی سوڵتەی سیاسی لەسەر سلێمانی و ئیرهابی فکری غەڵەت بێ ئەو قسەیە ڕاستی تێدایە لەوەی کە لە سلێمانیە تۆ بچیتە بارگای حیزبێکی یەکێتی ئاساییە مەسئولێکی یەکێتی خەڵاتت کا کەس قسە ناکا بەس بگەیتە پارتی هێرشەکەنە سەرت ئەمە بە بڕوای من یەکێک لە ئیشکالەکانی ئەم فۆرمەیە لە ئۆپۆزیسیۆن ئەم فۆرمەیە لە هەڵوێست ئەم فۆرمەیە کە لە 2009 ئیشی کرد و شکستی هێنا و بە بڕوای من ئێستا من شخصی خۆم قەناعەتم بە بەرگری ئینسانی هەیە مرۆڤێک گەیشتۆتە تەمەنی 80 ساڵ خۆی و کەمانچەکەی 56 ساڵە خزمەتی ئەم کۆمەلگەیەکەن لە لەحزەیەکا گەیشتۆتە تەمەنێک بارگایەکی حیزب خەڵاتێکە یان نایکا باشە ئەم هەموو هێرشە بۆ سەر خۆی بۆ سەر خانەوادەی بۆ سەر کچی ئەمە یەکێک لە هەرە ئەخلاقە ناشرینەکانی ئەو فۆرمەی کە پێوترێ ناڕازی لە هەرێمی کوردستانایە کە لە 2009 فێری بووین کە لە 2009 خەڵکی فێری جنێودان بوو کە لە جیاتی هەڵوێستی نیشتیمانی عەقلانی خاوەن ئینسانی خاوەن مەبدە فێری ئەوە بووین کە هێرشکەی لەسەر ئەموو ئەو دوجار ئەو هێزی کە لە 2009 دروست بوو ئەوە نەتیجەکەی بوو چۆ ناو باوەشی دەسەڵات ئەترسم ئەم گفتوگۆیی کە ئێستا شەکرێت و ئێستا ئەو خەڵکانی ڕێزم بۆ جەناب و کاگڕزدەر و ئەو خەڵکە جوانانی کە لە وڵاتی هێشتا هەناسەتیا ماوە ئەترسم ئەو خەڵتەیە کە لە ناو کۆمەلگەی ئێمە کە ڕەخناگرن لە ئەنوەر قەرەداغی تەنها ڕەخنەکەیان لەوەیە کە ڕەنگە و حیزبە خەڵاتی ئەویان نەکرد بێت ڕەنگە سەردانی ئەویان نەکرد بێت ڕەنگە دەمیان نەگەشت بێتە ئەو سەرۆت و سامانی کە وەکو گۆڕان ڕەخنەیان نەکرد لە دەسەڵات و دوجار ئەو خۆیان لە ناو دەسەڵاتان بە ئێستاشەوە بێ دەسەڵات جێنایڵن ئیشی من بەرگریکردنە لە ئینسان
بمعنای کەلیمە هونەرمەندێک کەمانچەیەک ئەکتەرێک وەرانی بێژێک کە لەم کۆمەلگای هێرشەکەیتە سەری ئەگەر ئەو برادرانە حزبێکی بەعس خەڵاتی بکردایە ئەو هێرشیان ناکرایە من ترسم لەمە هەیە من هەمیشە ئەڵێم ئەبێ ڕخنەیەکی عەقلانی لەسەر مۆزوعەکان بگرین کاک قادر ساڵی 2013 فازڵ میرانی لەسەر مەسرحێک دەستی ئەزوڵێ یەک دنیا هێرشیانەکە سەر دیان فازڵ میرانی دەستی بۆ ئافرەتێک بردو ئێوتم بابەژیان ئەمە ڕخنە نییە کاکە ئەمە ئێوەی کرد خەریکی چین ئەگەر فازڵ میرانی بێشتێ بکە بەخوا شوقەی هەیە و فێلای هەیە و هەموو شتێکی هەیە و ئەتوانێ بیکە ئەمە ڕخنە نییە بابەتێکم نووسیە و کات لە ئاوێنە بەناوی دەستەکەی فازڵ میرانی باسی ئەو مۆدێلەم کردبوو کە ئێستاش هەر ئامادەیە 12 ساڵم مۆدێلە لە دوای 2009 هەمیشە ئامادەیە بۆ تێکشکاندنی ئینسان بۆ لێدان لە ئینسان ئەژینا ئەوەی تری پێویستی بە هیچ لێدوانێک ناکات بەوەی کە من پەیوەندی بە خەڵاتی هیچ کەسێکەوەیە کارەساتە خەڵاتەکەن ئەم هێزانە هەر لیانە و نزیک بی ڤایرۆساوێبی باشە بەڵام برادێکی هونەرمەند کە خۆی لە بارەگایەکی یەشێتیە کارەکە کە لەوێ دەوام دەکا ئێستا تەمەن 70 ساڵ پێویستی بە لاکردنەوەیە پێویستی نەپێویستی بەم هەڵایە بوو نەپێویستی بەم هێرشە بوو نەپێویستی بەمە بوو لە کاتێکا بەشێکی زۆری ئەوەی کە ئەم هێرشاکە من ئەزانم بەشێکی ئیسلامیەکانم کە پیاوی ئەحمەد شەرع باشتر ئەزانن لە برا کوردەکانمان بەشێکشی ئەو خەڵتەیە دوای نەوشیروان مستەفایە کە بە شەوانە لە لای ئیدارەی گشتی و لای خەس عەلی و لای نێچیروان بارزانیە و ئەزانین لە ژێرەوە پارە لە چێو وەرەگرێ خەڵکەکەی بەرداوەتە ئەم هونەرمەندانە تەنها ئەم تێبینی ئەم هەیە و هیچی تر تێبینەکەی منەوەیە لە سلێمانیە بۆچی لە واردە ئەنوەر قەرداخی لەلایەن دەسەڵات و لەلایەن مەسئولی زۆر خراپیشەوە خەڵات بکرێ کەس قسە ناکە لەلایەن پارتیەوە خەڵات کرێ ئیشکال دروستەکە ئەمە پرسیارێکە بۆ من خاڵی دووەمیشم لەو نووسینات تەنها ئەوەیە کە بۆچی ئێمە ڕخنەکانمان بچووک دەکەینەوە بۆ سەر خێزان بۆ سەر کەسایەتی ئینسان بۆ سەر دەرونی ئینسان و بۆ تێکشکاندنی ئینسان من ڕخنەگرێکی عەقلانیم لەم کۆمەڵگەیە بەرگریی سەرسەخت لە ئینسانەکەم وەلەم سلێمانی تۆی بینی بەخوا 5-6 وەکو من ماوە ڕخناگرێت لەم گەندەڵی لە سلێمانی هەیە بەڵام بەڕاستی من بەڕەشڵێم ڕەش و بەسپێڵێم بەسپی بۆ بڕوان بە ڕخنەگرتنێکی عەقلانی هەیە نەک ڕخنەگرتنێکی سەطحی بۆ لێدان لە کەرامەتی ئینسان و بۆ سوکاتیکردن بە ئینسان بەڵێ سپاس کاک عەزیز ئاوڕێیان دەوی بڵێم یانی ئەوە پرسیاری وەڵام نییە شێوەیەک لە دیبەیتە کاک عەزیز شێوە بیرکردنەوەیەکی هەیە و منی شێوە بیرکردنەوەیەکم هەیە بۆیە نەڵێن پرسیارەکانی زۆر ئەوە بوو یەک کاک عەزیزم پێما مێژووی ئەو ڕخنەگرتنەی کە تو دەیڵێی لە 2009 دەستی پێ کرد لێکدانەوەکی دەقیق نییە لەبەر ئەوەی حتا لە شاخیش بەردەوام هەموو ئەو نووسەر و ئەدیبانەی لە سەفی بەعز بوون ڕخنەیان لێ دەجیرە ئەوانەی لە شاخ بوون خۆشەویست بوون لە دوای ڕاپەڕینەوە لە 2000ەکانەوە یعنی ئەوە مێژۆکی درێژی هەیە با هەموو شتەکان ڕەبت نەکرێ بەوەی نەوشیروان حزبی ئیسلامی ڕەنگ بی پەرەی پێدرا ئەو دەمی لە کۆی پرۆسەکە پەرەی پێدرا سەرنج هەبی بەڵام ئەوە لە هەموو دنیا هەیە لە هەموو دنیا هەیە کاتێک کە دەبینی دیڤارایەک وڵاتەکەی بەجدێلی شار بە شار ئەوە دەکەی خەڵک خۆشی دەوێ و دەیان دیکتاتۆریش قێزەوەن دەبی دەیان وەکو چۆمسکی لە ناو ئەمریکاوە دیفاع لەگەلی فەڵەستین دەکات دەیان وەکو سارتەر و هەمانگوای ئەوانە دیفاع لە گەلان دەکەن لە چەپ دەکەن بنمونە دەیان یعنی ئەو نمونەیە ئەوە نییە هەر لە کورت قاڵزبی ئەوە خەتەکی گشتیە وەکو گوتم مرۆڤ کەشتەی جوانی کرد خەڵک خۆشی دەوێت یعنی هەرێک لە ئێمە کاتێک دەبینی یەکێک یارمەتی ئاژەڵێک دەدا خۆشت دەوێت جتایە لەگەر ئەوەکو خاڵک دوو ڕاست دەکەی ئیسلامی سیاسی و گۆڕان و ئەوانە یعنی زۆر دۆبل مۆڕال بوون لە هەندێک خاڵدا بە تایبەتی ئیسلامی سیاسی نەکە لە بواری دیموکراتی کە ڕازگۆنیان ئەوان دژی هوەرن بەڕاستی بێنە دەسەڵات من هاوڕام حتا لە مەسلەی نیشتیمانی زۆر جێگای ڕخنەوە زۆر خەتەرن ئەگەر ڕخنەی ما جدایە لەگە ڕخنەی ئیسلامیەکی سیاسی کە ئەوان دژی هوەرن دەیانەوێت لەو ڕێگەوە لێ بدەن بەس هەموو ئەوانە شەرعیت بە ئەنوەر قەرەداغی و عەدنان کەریم و ماهیر و سانا بەرزنجی ئەوانە ناداتن بچن لە بارەگاکانی پارتی مەدالیا وەربگرن یعنی ناکرێت ئێمە شەرعیت بەوە بدەین عەدنان کەریم هونەرمەندەشی زۆر گەورەیە کەس ناتوانین کۆڵی من بۆ خۆم یەکێک تا مەدالیاکەی وەرنەگرت بڕوا بکەن بەردەوام گۆرانی عەدنان کەریم لە گوێی من دەزرینگاوە سانا کەریم بە هەمان شێوە سانا بەرزنجی ببوورە بەڵام ژیانیش هەڵوێستە لەو نوقتەیەوە
بویە کە دەبینی ئینسانێک جوانێک دەکە مەسەڵ من بەدەستە خۆم نییە قادر کابان ناتوانم کە ناوی دێ جێ لە گۆرانی ڕان نەگرم ناتوانم حەمە جەزا ناتوانم ئەحمەد کایە کە تینەکە هەر تێناگەم بەس ژیری ڕادەگرم یان کە یەڵماز گۆنای یعنی ژی ئەمە دەبێت سزا و ئەوەیەک بن بۆیە ئەوە زۆر دوشتی زۆر جدایە من لەگەڵت دام لەسە مەسەلەی بەڕاستی بێویژدانە هەر کەسەمان دەبێ بە پێی خۆی هەڵسەنگانی بۆ بکرێت کەسمان بەرپرزنین لە خوشکمان لە دایکمان لە بۆچوونی سیاسی یان ئەمە ڕخنەیەکم هەیە کاکە چیشتان بە کچم هەیە بە دایکم هەیە یعنی ئەوە بێ ئەخلاقیە کچی ئەنوەر قەرەداغی شوو بەچێ دەکات کچی عەدنان کەریم شوو بەچێ دەکاتن ئازادە ئەگە دوای هەژدە ساڵ بی ئەوە من هاوڕام لەگەڵت بەس هەموو ئەوانە پاساو نادات کە ئێمە بێ نرقی گۆڕان یان سەرنجمان لەسەر گۆڕانەسە ئیسلامی سیاسی ئۆکەی بکەین بە پێچەوانەوە هونەرمەند و ئەدیبی کورد دەبی تێبگە کە هەڵوێستی نییە نەستە بەرەی دەسەڵات مەدالیای چ لە پارتی وێچێتی وەردەگیرێتن ئەو مەدالیایە پڕە لە تاوان ئەو پارەی ینی ماهر حەسەن هونەرمەندێکی ئەوەندە گەورە بۆ دەچێتە بەردەست مناڵێکی ئەوونەکی وەکو نێچیروان بارزانانی عەدنان کەریمەک کە یعنی هونەرمەندێکی زۆر گەورەی گەلەکەمانە بۆ دەچێن ملی ئەوە دەکات مەدالیەی هیوا ئەحمەدە گوەردەگرێت کە ئاوا سلێمانی ڕشاند شەید ڕێژوان و سۆرانی ئەوە دەکرد یعنی خەڵک لە خۆشەویستی ئەوانەی ئەوەیە ئەنوەر قەرەداغیە کە خاوەنی ئەو هونەرە گەورەیە ئەنی هەندەیە بچێ لەگە خدر بێگڵاسە چییە بچێت لە لقی یازدا و کادیری حیز بەشکەیە بچی وەربگرێ نەخێر ئەوانە هەموو قابلی پێیان بڵین هەڵەن نابێت ئەوە بکەن و ڕۆشنبیر و ئەدیبی و هونەرمەند و کەس تەقدیس نەکرێت لەسەر ئەوەی مادام بەهرەی هەیە مادام خزمەتێکی تەواو هەرچی کرد ئەوە دەبێت نەخێر دەبێت ئەوانش بخرێنە ژێر زەرەبین و ڕخنەی ئەوەوە لەو ڕوانگەوەدا یعنی نقطەکەی من لەوەدایە کاک عەزیز با جوان نەکەین یعنی بێویژدانیە من شتەکەم بیت ئەڵەی بۆ تاالبانی ماهر ببینێ ئاساییە بۆ کوڕەکەی نێچیر نەیبینی کاکە وڵی ئەمن یەکەم کەس بم شکات ئەوە ڕێکخراوی چاک دەزان ئەمە سەرپەرشتی شکایەتی تاالبانی بکرد لێرە خۆپشاندانم کرد دەیان ڕەخنەم لێ هەیە بەس بێویژدانێکی زۆر گەورەشە تاالبانی بهێنرێتە ڕێزی کوڕی بەچکە فیرعونێکی کوڕی نێچیری کە بوویتە خاوەنی 6 ملیۆن دلار لە پڕێک نەبوویتە 20 ساڵ تاالبانێک لە شتەی کردیا یعنی ئەوەش فەرقە یعنی هەندە شتێک کاک عەزیز بە ویژدان بڵێن ینی وەکو گوتم تاالبانی لە چاوی ئەمن یەکەم کەس بوومە لێ چویمە لە ئەوروپای خۆپشاندانم زدی کردە شکایەتمان کردێ لە جەزیرەی ئابرومان برد کە تاالبانی داکۆچی لە سوڵتان هاشم و جەلادانی ئەلفال کردێ بەس کاکە پێگەی تاالبانی دەچێ پێگەی ئەوێ ئەو خاڵەی من هاوڕاتم ناکرێت هونەرمەندێک ئەدیبێک پارتی جائزەی بدرێتێ ببتە تاوان بەزیشتی پێی بدرێ ببتە نورمال یعنی هەردوو حزب ئەگەر پێمان مافیان ئەگەر پێمان شەریکە دزن ناکرێت یعنی ئەمن بۆ خۆم لەو ڕوانگەوە ئەگەر یعنی ئە لەو شتانە کۆمەڵێک زەجەی ترمان کرد ئیماد ئەحمەد کاتێک مەدالیای لڤین داپی بە ناوی شەید سۆرانی مامەحەڵە کاتێک شاناز ئیبراهیم ئەحمەد جائزەی وەگرت کاتێک زایر عەبدوڵڵا گوتی تەقڵە لە ئەو لێدە من دەیان پۆستم کەمپینم لەسەریان کردەوە ئەوانی تر یعنی ناکرێت تۆ شەرعیت بە یەکێک بدەی و ئۆکەی بکەیت ناکرێت نووسەر و ڕۆشنبیری کورد لە سلێمانی بچن جائزە لە یەکێتی وەربگرن یان لە پاڤل وەربگرن کە بە تۆپ 4 سەعات دە سلێمانیدایە من لەوە هاوڕاتم لەگەر دەبێ بۆ هەردووکان نەفرەتی بێ و هیچ پاساوەکیشان لە بۆ نەهێنینەوە لە بەرەوەی ئیسلامی سیاسی دژی و نەرەکەواتە ئاساییە کاک عەزیز دوایین جملە خۆشەویستی هونەرمەند و ئەدیب ئەوەیە بە پێگەکەیتی یعنی زەمین ڕەنجبەر شاعیرەکە بنمونە وانیا عەبدولخالق معروف نووسەرێکی بەتوانە ئەو دووە مەسەلا من ئێستا ناوی ئەوانم قادر کابان خۆ هیچ کەس هەتا لە ژیان بوون ڕێزیان نەگرتن بەس ئێستاکە بووینە ئەدرێسی گەلی کورد ئەدرێسی هونەری کوردی ئەو ڕۆژنەک ژنەکی سیخوڕی مسری بازەوەی دەکات دەرێ ئەمە نامەوێت بە بێ ئەدرێس بمرم یعنی بێ ئەدرێس بمرم کاکە ئەوانە خۆتا لە ژیان بوو کەس خۆشی نەدەویستن کەس ڕێزی نەدەگرتن بەس ئەوڕۆ بوونە ڕەمزی هەرە جوان ئەحمەد قایەخە و کەس ڕێزی نەگرت بەس ئەوڕۆ ئەوانە کە ناویان دێ هەموو ماس ڕێزی تایبەتیان بۆ دەگرین بۆیە ڕێزگرتن بەوەیە کە تو لاپەڕێک لە مێژووی گەلەکەت تۆمار بکەیت
بەڵێ کاک عزیز. والله کاک قادر زانی لە کۆی لە چوارچەوەی هەموو قسەی کە من و تۆیکەین ئشکالێکی گەورەمان نییە، من تەنها لە جوزئا ئشکالم هەیە. فەرقی هەیە بەوەی کە لە کۆمەڵگەی ئێمەیە کۆمەڵێک ئینسان خەڵات بکرێنە لایەنێکەوە ئەزانی و کوچی وایە ئەڵێ حەسەن و حوسێن سەر بڕی بوو مسلمانی کوردی مناقەشەیە کرد ئایا خوێنی کێچ دەستنوێژە شکێنە یان نایشکێنێ. با بە حەسەن و حوسێن سەر بڕاون ئێمە قسە لەسەر چێچێکەکەین ئایا خوێنەکەی دەستنوێژە شکێنە یان نایشکێنێ. بابە خەڵاتێک کراوە نەکراوە مەکەی قەزێ مەوزوعیشی ئەمەنە گەورە نییە لە چاو ئەوەی کە ڕوەدا. لای من ئەمە کارە ساترە لە سلەیمانیە هێزی سیاسی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هەزاران هەزار دەنگ بێنێ پارە لە قاسمی سوڵەیمانی وەرگێ، پارە لە خەزعەلی وەرگێ بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە. یەکو بابەجێ کەس قسە لەسەر ئەمە ناکە. هێزی ساختەچی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هاتووە خەڵتەکەی فڕێداوە لەم کۆمەڵگەیە هێرشەکە لەسەر ئەم هونەرمەند و ئەو هونەرمەند. قسەکەی من لەسەر ئەمەیە ینی بابە هەر مەوزوعێک قادر موضوعی چی باسەکەین هەندێک تەمەنی 70 ساڵە پێشتر لە کانگرەس دەرە مناقەشەی ئەومان کرد حەز ناکەم بەسمانێکی سبر بیڵێم پیانی يعني لو تمنيها كباب حزبك خلاتك يعني اما هي اولنيه يعني باي اوتيك بشكيدري يرشي بخريط السار من قناعه من اوبوزيسيون شي عقلاني مو كسول ل 2009 يا رخنا لغورانغتو استاش بما ام هيرش كنا سر هنرمندان اتواني اشتي كيتو دواي ام تكشكان نيه هنرمندان تشي سو مالكي تشي سو سريكي ليدا انا ام دجاتي كدنك قادر ما كومك بكزناك زاني هي السودينيه يعني من زمان هنرمند انا ايشان كردوه ايشي زيديان كردوه هنري جوان يعني كمان شي جوان يعني كاك توزاني انور قرداغي صالح هشتاويك شي كردوه صالح هشتاويك سرودي مشخلاني شورشي لناو جه زمينكي خويا انا لسليماني تو ما كردوه لقال ام شي كي صاير شكل سري على كردستان مخا اوي شكو بك صليتو بعز بيان قلت هر عدامي يعني اكس باسي مناك هاتون تنزون في هوا هاتو 8 صالايا لرزي بيك وتو هي زيتيان ماوا يرشكي تسرك سكارك يرشكي تسر خوي بابا من انساني شي ترم من اما ليري ابله من بو خب ساكم من اوبوزيشن نيمكو غورانو اسلامي ويرش كمثل امو من في ما انسان راس كاك انور قداغي غلط شي هبي نو يشي جواني هي لكم من ناتو انا بمسمع قصبكم يعني قوم اصلا هداش بينيو كان نور مهرنا بينيو عندنا كريم يعني جاري بينيو يعني ما حسن ميك جاري بينيو برخنا لي قرتوا قصك نقل لي دا اميا اي هسناكي كا قادر رنغا وبرادرانا بي اميد بيت لو برا اوبوزيسيونا اي هسناكي اوبوزيسيوني هبو ان شكيني اي هسناكي قرديكي روجل روجان ريز لم هنرمندانا ناغري اي هسناكي اسلاميه كي موسيقى كان شكيني كو زناب باسك رخنيتو زيالي اوان منيش لقطام من قصه لسل ام موديلاكم قصه لسل طالباني وانا كاكا زاني براسي من لقلوانيم ريزم بو مام جلال ريزم بو هرسل كرديكي ترهي مام جلال لو مام جلال لك كاك نشوران عليه بيمي وتو خوسقا بو دو هلا بجيتن اي بابا جان والله نظر من طاقتي ام قلت قوي منيه اگر اوبوزيشن اواسي براور دينيوان قربت بس من اوبوزيشن بون واسي ناكم من تمشي انسان كان وانا اصلا لكردستان علاقه سياسه البونيه تاك من كيف ما كامل باشو كامل خراب من شيء من لسنه من يقصر سلوكم كامل شاكو كامل خراب من لهم وصايا كلام كومل جايه من لهم بو اساي انور خرداخي سيمان بيج سلام سليماني خراب كاركتري سياسي زور خراب اي بيا كسناكا بوشي برامبر بما هيرشكله تسري كامشتي زور جوكو جزئيه اصلا دبو مناقشه كي من تلسر اوبوزيشن كودي بروشو كومالكي اما بروشو انساني اما بروشو قال كده براسي قادم من لقلني باسي لصلاتك وريز صلاتك روجنا منوسه كبيبلم لدى صلاته روجنا منوسه شي جنزي هاوري مانوكو كاك رنسنغاوي الا روداوي يعني ده صلاه وايا دباش دمنو كاك رنسنغاوي سينا سهولك اسلام منوس كاك رنسنغاوي سينا سهولك اسلاماني بزاني خلق ريز لكام انا كده كاك بروان بيبكا كومالغي كردي تيكسوا كاك هذا كومالغي كردي او نماوا كومالغي كردي بهاكاني تيكسوا اوبوزيشن بهاكاني تيك داوا من ترسم لم رخنيه هيك لا انور قرداخي جيده شو بويا ترسم لو هي خلكان يبوي خلاتي خلق كسايت خلق خلاتي ناكن وابكا من زارشان برادرك ما ميكا عثمان ما ميني عثماني حازم قلت كاك والله خلقنا رازينيه خلقنا رازيه لوي كدسي ناكن والله إنها رازي خلشي كردستان أمية من خلق كان ناسم من لزانكم من خوات كاركان من راسم من كومالقا ناسم من صولك أبينم مش رقامك أبينم أم أوبوزيشن الدنغا كذا أم خلقنا رزايا شيء عقلانية هي اسمه دي بأن وقر داخل وني صوت باركايا أنا وكوتم 8 سال 8 كاك قادر بخاطر 8 سال 8 كاك لو شو مصطفى كيش 7 سال عمري سيليها قلت لك لسه من على كاين تابوك
پێویستمان بە دیراسەیەک هەیە بۆی کە ئینسان لە سەر و 6 ساڵەوە کورد بۆەوە گۆڕانکاری لە ئایدیایە دێ ناسکە بێتەوە ئەزانین کاک زاهیر هونەرمەندەکەی هەولێر ناوی چی بوو کاک زاهیر ئەوەی بردیانە تورکیا مەسعود بەرزانی بردێت تورکیا زاهر عەبدوڵڵا ئەزانی کاکە بەڵێ زاهیر عەبدوڵڵا یەکە وەڵێ گورچی لەم تەقید خوا بمبەنە دەرەوە نا پیاوێکە پیر بووە بەتەمەند بۆ هێری ئەوە نییە هێرشکەمە سەری هەر کەسێ ماڵی ئەوە بێ بردویانتە تورکیا چارەسەریشان کردیان ئەوەیان مووقفی نەبووە ئەویان ڕاست وەڵاوەکو پێم وتی لەم سلێمانی تۆی بینی 6,000 ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان و 4,000 هونەرمەندانمان هەیە وەڵاوەکو خۆتەڵی ئەو هەموو تاوانە ڕۆدا کەس قسە ناکەن سم لەسەر ئەمەیان نییە ڕەن ئەوە تەحەدایەکە من ئەیکەم ئەوە قوربانیەکە من ئەیدەم بەڵام هونەر ئینسانی کوردی نابێ واتێک بشکێنرێت من بە عەقلانی مەوزوعەکان ڕوانم من پێم وایە قەزیەکان زۆر لەوە قوڵترە بە حاسەبەی هونەرمەندێ بکەم لەبەرەوەی چۆتە بارەگای خەڵات دراوەتێت لە کاتێکا کۆمەڵگە لەو دیوە خراپتر بووە وێرانتر بووە هەڵوێست کامەیە چێ دەستخۆشی لە عەزیز کردووە ئەی باشە ئەنۆر قەرەداخی لەم شاری سلێمانیە خەڵاتیان کردووە هێرشەکەنە سەری ئەی عەزیز هەفتەیە زیندانی کرا وەڵا کەس لەم سلێمانی بەرگری لێ نەکرد کەس کاڵێم کەس نە NRT نە ئۆپۆزیسیۆن نە KNL نە حزبەکانی ئۆپۆزیسیۆن نە ئیسلامیەکان نە ئەلمانیەکان وەڵای خواخوایان بوو ببینی لەبەر ڕخنەوانی شەکری ئێمە بم مۆدێلە تەواو بووە من سەر ئەم مۆدێلەی کە ئۆپۆزیسیۆنێ دەنگەدەنگەکە هێرشە کاتە سەر ئەو قسەی جەناب ئێڵێ ڕاستە وەڵام من حەزمە کرد هونەرمەندانی سلێمانی و ئەدیبانی سلێمانی هەموو وەکو من ڕخنە بگرێت ئێچی بکەم وەکو من نییە بەڵام لانی کەم نایشکێنم کە شتێکی کردووە شتێکی بەسیط تاوانەکەی وەنە گەورە نییە گەورەتر نییە خەڵاتیان کردوانەکە بەخوا خەڵات نەکرایە خەڵات نەکرایە هەر ئەو خەڵکی خۆیان وت بۆ نەرمین عوسمان نەرمین قادریان خەڵات نەکرد لە ئەڵڵایی لای بازیان لە ماڵەکە بە تاکە نەخۆی و کچەکەی بوو کۆچی دوایی کرد و کەسش بەلایان نەبووی خەڵاتێکی هەروەی خەڵاتی ناکە هەروەی ئەمە بۆکانمان گەڵاسی هاتوویان نەهاتوو ئەم گفتوگویانە لە شوێ ئێمە لە شوێ کاکات نادر کۆمەڵگەی ئەمە وێران بوو بە سوڵتەی سیاسیەوە وەڵا بە وەڵای کۆمەڵگە ئەوەی ئەیبینی بۆتە خێڵ کۆمەڵگە بۆتە عەشیرەت کۆمەڵگە هیچی بەهایەکی تیان نەماوە بابم وەڵی کام نووسری سیاسی ناڵێ نووسەر وەڵی ئەوە جارێک ئێرە من و ڕەسەنگاوی چینە سەوەڵەکەی سلێمانی وەڵی خەڵک ڕسم لەگەڵ ڕەسەنگاوی کرێ وەڵی عەزیز کەس نایناسی ئێمە 25 دانە ساڵە من شەڕەکەم لەم کۆمەڵگەیە دەستگیرە کرێم خۆ پیشاندانەکەم ناڕەزاییەکەم کەڵک پێم بڵێن کاکە و دەمدرێژێ لە چییە دەتۆش بە خۆت بڕۆ شتێ بچنەوە بە وەزیرێ بە پەرلەمانتارێک و بە بەڕایەتکارێ کەڵک گاڵتەم پێکە کۆمەڵگەی کوردی تێک سووە تێک بەخوا کاک عەزیز ئەزانی چییە ئەو شتانە ئەوەی هەیە مانایەوە نییە ڕاستیە یعنی دزی و درۆزنی گەلک زۆر بووە ناپاچی زۆر بووە بەس ئەوە مانایەوە نییە ڕاستیە ڕەنج سەنگاوی دێتە سەوڵەکە لە توور زیاتر ڕێزی دەگیریە نەک ڕەنج سەنگاوی کە ڕەنج ڕەنگبی هەندە بەرنامەشی باش بی بەنمونە بەڵام ینی بەڵام کاکە نەکەر ئەو کورە ئیدریس و ئارین دێتە ناو بازاڕی بەبەر ناکەوێ بەس ئەو مانایەوە نییە ڕاستیە مانایەوە نییە ڕاستیە یعنی کاک عەزیز ئەو خۆشەویستی ئەو خۆشەویستی خەڵکەکی زۆر بۆ توی هەیە بڕوا بکە بۆ ڕەنج سەنگاوی هەمووی درۆیە بۆ ڕەن سەنگاوی درۆیە حەقیقی نییە و ڕەن سەنگاوی نابتە ئەدرێسەک قەڵەمەکی دیار وەکو تو نابتە قەڵەمێک وەکو سەردەش عوسمان وەکو هەموو ئەو نووسەرانی تر هەموو بەرپرسی سیاسی کە دەستنە تازیەک خەڵک لە بەریان هەڵدەستێتەوە بەس لە ماڵەوەش هەموو جوێنیان پێدەدەن دەبل مڕالیەک هەیە لەوەدا ئەوە دوو نووسەر و ئەدیب نابی چاومان لە پاداش بێت هەرچەندە خۆشە ڕێزت بگیرێ بەس چێ ڕێزت دەگری من لە ناو بازاری ستۆکۆڵم دەسوڕێمەوە تۆ لە ناو نوخبەیەک دەسوڕێەوە ئەو خەڵکەی کە ڕێزت دەگری لە دڵەوەیە هاوکات دەیان نووسەر و ئەدیبەکو گوتم عەبدولخالق مەعروف جەمیل ڕەنجبەرە قادر کابانە حەمەدەزای خۆ هیچ پاداش نەکران خۆ هیچ ڕێز نەگیرە دەیانی وەکو مامەڕیشەی ڕەنگی وەنیە دەیان پێشمەرگەی قارەمان دەیان کەسایەتی ئەحمەد قایە و ئەوانە هەتا مردن قەدری تەواویان نەزاندرا بەڵام کاکە مێژوش وایە یعنی چ دەکەی یعنی ئێستا من چ بکەم لە بۆ ئەحمەد قایە چ بکەم لە بۆ قادر کابان چ بکەم لە بۆ حەمەدەزایی فێر دەکرێت ئەوانە ئەو ڕۆبوونە لۆگۆی کورد ئەو ڕۆبوونە لۆگۆی هونەر ئەوانە بردیانەوە ئەوانە بوونە ئەدرێسی هونەری کوردی هەموو ئەو نووسەر و ئەدیبانەی بە شانوباڵی بەحسیاندا هەڵگۆت بڕوا بکە نووسەر هەیە یەک دێری لە سەدام نووسە ئێستاش چاوی شۆڕە چاوی شۆڕە وانە کاک عەزیز تۆ نابێ سەیری ئەو ڕۆ بکەیت دەبێت سەیری ئایندە بکەیت سەیری وێنەیەک بکەیت قانعی شاعیر یعنی ئەو قانع هیچ کات دینارەشی لە جیرفان نەبووە بەس قانع لە بەرەی خەڵک بووە قەت لە بیر ناچێتەوە هێ من و هەژار کاکە ئەحمەد کایە ئەو دۆزەخەی لۆ خۆی هەڵبژارد بەڵام شڤان و ئیبراهیم بە شیهانیان ناویان دەستە ناو مێژوو جیهانیان ناوی دەستە ناو مێژوو
دوو کاک بۆیە مەسەلە تەمەنیە ئەنوەر قەرەداغی هونەرەشی زۆر گەورەی جێبەجێ کردیە عەدنان کەریم ماهر یعنی ئەوانە ئەگەر ئەوەیان نەکرد بە دە هەندە خۆشەویستتر دەبوون ئەوەمانەوە نییە پێگەیا سفر بکرێتن بەڵام نووسەر و ئەدیب وانە هونەرمەند جدایە بە هیوام خۆیان دوور بگرن ئێمە و هەڵمەتانەش دەکەین بۆ ئەوەندێمانە بەڕاستی بڵێن واز بینن ئەو حزبانە کاکە ئەو پارەی دەتاندنێ ئەو مەدەلایی دەتاندنێ هیچ جوانیش تێدا نییە ینی زۆر ئاسایە کچە گەریلایەک کچە شەڕوانێک مەدالیا بداتە عەدنان کەریمی ئەو پەڕی جوانیە کە من دڵنیام هەموو خۆشیان دەوێت بەڵام ئاسایی نییە هیوا ئەحمەد مستەفا بیداتێ لە قیازە بداتە پارتی سانا بەرزنجیە کە لە ناو هەموو ماڵەکان بوو و بەهەرحاڵ ئەوەش مانایەوە نییە کاک عەزیز بینە سەر ئەوەی هێزەکی ئۆپۆزیسیۆن کە من نازانم وەڵی من نبینم من دەبینم زیاتر لە ناو سۆسیال میدیایە ئەو کەمپینانە هەیە من هەر ئۆپۆزیسیۆن وجودی نمایە بەڕاستی ئەگە بڵێم ئۆپۆزیسیۆن وجودی نمایە لە کوردستان هەستی پێکەوەکو 2009 ئەوەی دەکرێت لە ناو سۆسیال میدیایە و ئەوە مووقیفەکی زۆر جوانە کە خەڵک سزای ئەو نووسەر و ئەدیب و هونەرمەندانە دەدات کاتێک دەستنە بەرەی دەسەڵات کاتێک خەڵک ئەوانەی زۆر پێگەورەیە کاتێک دەبینی خۆیان زۆر بچووک دەکەنەوە ئاخر ئەحمەد سالار ئەزانی چ هونەرێکی کردیە کەچی لە بۆ من دیفاع لە سویەکی ئاب دەکاتن ئێتۆ ئەگەر با هەر بەهرەت هەبێ خۆ بەهرەبوون کاک عەزیز لە سەردەمی بەعس کاکە ئەو مۆسیقار و ئەو هونەرمەند و ئەو گۆرانی بێژانان لووتکەی هونەری عراقی بوون بەڵام کاکە بە شانوباڵی دیکتاتۆریان هەڵدەدا خۆ دەیان نووسەر و هەن بە شانوباڵی نازیەت هەڵدەدەن بە شانوباڵی فاشێتە دەدەن کاک عەزیز مانای ئەوە نییە کە یعنی ئەتوو بەهرەیەکت هەبوو ئیتر تەواو دەبی تەقدیس بکرێ وەکو ئەو کۆنە پێشمەرگانە هەبوون کۆن پێشمەرگە بوونە لە شاخ ئیتر بەو جلک و بەرگەیەوە ئیتر دەبێ دزی دەکەن تاڵانی دەکەن هەرچ دەکەن ئۆکەی بکەن نەخێر گەنجی کورد دەبێ فێرە ئەوە بێت لە شوێنێک هەرچیت کرد کاتێک کە تاوانت کرد دزیت کرد ئەبێ پێ بڵێ سۆپ ئەوە غەڵەتە بەس ئەوە مانایوانیە شەتب لە تاریخەکەی بدەیت تەنیا لۆ نووسەر و ئەدیبانە نەبی مەسەڵەن نمونەی فاروق ڕەفیقمی ناوە فاروق کە دەچێت ئینقلابی ئەخلاقی دەکە بێگومانی هەندێک ناوێری بچێتەوە سلێمانی مەهاباتە حەمە سەعیدە نازانم ئەو کۆیلە و مۆیلانەی پارتینە ئێکاکە خەڵک ئەوە قیمەی جوانیە کاتێک شێزار حەسەن لی دەدرێ ببورن دەرێن هەڕەشەی لێ دەکرێ هەموو سوسیال میدیا دەبتە مووقف لەسەر شێزار حەسەن بەس هەر ئەو ئەمە سەعیدە ئاوار دەگرێ بابە شکایەتی لێکرای ئیسلامی سیاسی کەس لەسەری بە جواب نایە ئەوە جوانێکی کوردیە کاک عەزیز ئەمە دەبێت پەرەی پێ بدەن سانا بەرزنجێک چوو بە ناوجێی هەر هەمومان بەس ئێستا بوویتە بەس ئی هۆڵەکان لایڤ مۆسیقەکان کاتێک یعنی خەڵکێک جوانیەک دەکا ئەو خەڵکە لە باوەشی دەکا بەڵام خاتێک پێزەوەندە بێتن دەستە بەرەی دەسەڵات خەڵک حەق خۆتی من پێماوە نەگیر هابی فکری نییە ئەوە لووتکەی جوانیە بەس هاوڕاتم لەگەر نابی دەست بدرێتە ژن نابێت هونەرمەند و ئەدیبەکانش بڵێن کاکە ئەوە هەڵەیەکتان کردێ دەبی لێرە ڕابگرن بەڵێ کاک عەزیز دەست قادر زنی ئێمە کۆپی نەبوومان ینی ڕەنگە تاکە گفتوگۆ بێ تا قادرکەیەکەی لەگەڵ ئەم چاودێر و سیاسیوانەیە تاکە کەسێک کە کۆکبی ڕەنگە من بم ینی من کۆکم لەگەڵ هەموو قسانی کە زەنا بدەیت ئەو فۆرمە نییە لەوەی کە هونەرمەندی ئێمە یا ئەدیبی ئێمە یا سیاسیەکان چی دەکەن بە بڕوای من ئیشکالی من تەنها لەو ڕوانگەیەوەیە کە ئێمە ئەبێ ئۆپۆزیسیۆنێک یانە ڕزایەکی عەقلانی بین ینی هێزقی ئینسانەکان نەشکێنین ینی من هونەرمەندێکی گەور لە سانەوە ئیشی جوانی کا لە سەپلایەک خەلەلێکی هەیە بەدڵی بەشێک لە خەڵک نییە بەدڵی بەشێک لە خەڵکی وەکو من و تۆ نییە ئەوکوتم لای بەشێکی زۆری خەڵک ئاحتیادی بێ ڕەنگە ئاسایی بێ کە هونەرمەندێک لە لای مەقڕێکی حیزبی خەڵات وەرگێت وەکوتم کەم بم بۆ من ئاسایی نییە و لای تۆش ئاسایی نییە قسەکردنەکە لەسەر ئەم ئاسایی بوونە نییە قسە لەسەر ئەوەیە کە ئێمە نابێ ئێسکی ئینسانێک تێک بشکێن ینی مرۆڤێک وا لێ بکەین کە ڕقی لە هەموو شتێ بێتەوە مرۆڤێک وا لێ بکەین کە لە ماڵەوە بمێنێتەوە و شەرم بکا بێتە دەرێ ینی ئەم مامەڵەکردنە مامەڵەیەکی خراپە ئێمە گفتوگۆیەکی عەقلانیمان لەگەڵ ئینسانەکانە نەکردووە زانی ڕەنگە ئەگەر بێت زانی پرسیارەکە لێرە دامەیە کاک
قادر لما دوات شيء بكينا ما بسيارة يعني إذا مثلا جرينجو سابريشي وبوزيشني عقلاني هبوايا صدقني كاك أنو قراراتي شيء بكر دا ورنا أيش إحراز بوايا بوي كخيزي شيء ترى هي اللي بشتي يعني كأما النبو جوري لباشا قرداني دروس تبي ونرمندي كردي ترهيش إنيا فقير الداما ولا ما لوا حزكاك خلقك سري ليبا حزكاك قلت لي نتشا شاكريا تلاقي إنسان تيك مشكلة لبروي صوت مقرك أو كبدلي منوتونيا بدل بالرأي إخوان دنجي مليون كسي كردستان يعني هنا شوف كم يعني لدوخي كايا رنا لا منوتو بارتي وابي منوتو نبي بارتي ونبي منوايا بارتي بيجي تدو هزي تسناش يوم كوما واضح على الامتحان دواني كتير 1 مليون كاس دنجي بيا زين 1 مليون كاس دنجي بيا دا وهاتو خلاتك كابو انور قلداخي بون وكوت مجاري كيتر ام قضيه شي إزجار قولني لتاو أو هم برينيك يا ماما وأزاد شيء كين أو بسيارك إما جرو بوزيشن شيء أقلبية جري ما كوك بينا جري ما دست يكتي ما بقطع يا سيما كأنه شهادة بري خلق أم باشا قرداني واي كدور رنا هنر بتوري رجنا ورين شو رجنا من سنة وني خدنا على كان وهريك وسنا لا عندك ورسنا لا إما يجبو عين داكين فما قادر إشي منو تو إشي بو إسلامية وتك شين تيايا وخوت زاني دنيش مان رغنا الروا أم قسم بدل زور ناس طبعا ما كلم لح زي كيما لو شو جيت يا إيش كين أويا من بوخم وك نسري وقرجنا منو سي وكسي شي أكاديمي بيم وايا يسقي مروفا كان نشكين من بيم وايا دستي إنسان اللي شونك بقرين أم أوبوزيسيوني رتكاتو هرزو خراب دو موديل ما نحبو هالبجاردن بولا مشاري سليمانية شاعر هبوا خوي هالبجارو بودا صلاة جمال غنبار كتابة كان عن سلطان لكلام باشا صدر عزيز خوي هالبجارو بولا قوران كتابة كان عن السلطان يعني زيد ولا خوت هالبجارو كتابة كان اللي بيبشور الشجر قلت ما هادو شيء غلط لو كان باسم قلت ما هادو انا هادو شيء غلط ناوي يجلس الموضوع بكين و بيم وانا بك كسي لكسي شي باشترا هذه سياسي مان هي ترسناكا كومرجيك مان هي دسلاتي شي ترسناكا ولا سووا بوزيشن شي لو خرابتر لم تشلقى يا سيب كين ما برسيارك يا يوصل زنابتو كا وها انا بشيب كين بين كيما طلعت يا موضوع شي وانا قبل ناو اللي كان بون اللي زيادة بعكس ورنا اللي كان بوجته وزرري شي لدابي بلام ورنا هست شي كدبي وبالد وانا كشي دار هست كدوا بلام 2000 قوت متر وكومرجيا كتو انساني بوشويت ياشك بله كاك عزيز أو بلين زين ما أرفير بين الرخنة لبارتي وشتي دقرين روشنبير وأديبي كردمان براسي فراموش كرديا كم بما غلط ئەوان بەشێکی زیندوی ئەو کۆمەلگایە ناکرێت پەراوێزن سیرکەرن و لە ماڵەوە بۆڵە بۆڵ دەکەن نایەن لە گەرمە ڕابوەستن و بەشیان بەشێرە زۆریشیان جگە لە ئینتیهازی لەگە دەسەڵاتن بۆیە دەکری ئەوانش بخەینە بەر ڕەخنا بەڵام من لەگەڵت دام شێوەی ڕەخنەکان یعنی ئەتزانیت کاک عەزیز تۆ لەو سۆسیال میدیایی ئەنوا ئەشکال خەڵکەیە ئەو جیلەی پارتیوێکی کە پێ ڕاگەاندی جیلەکی جوێندەرە زیرەکی زمان زبرا من لەگەڵت دام کە حەق نییە بەو شێوێ ڕەخنە لە پارتیوێکێتیش بژیرە ینی بەڕاستی بە جوێندان بە مەسعود بارزانانی بە پاڤل تاالبانیش جوێن بدرێتن ئێمە دەبێت ڕەخنە بگرین من لەگەڵتدام بەس هەر کەسە و بە شێوازێک دەڵە بەڵام من هاوڕان نیم لەگەڵت بە پێچەوانەوە دەبێت مەلەفی نووسەر و ئەدیب و ڕۆشنبیری کورد نابێ ئەوەندە نازون و زمانە سە بکەن من بەهرەم هەیە گۆرانی دەڵێم دەبی تەقدیس بکرێم کاکادی ئەو شێوانی چ دەڵی 5 ساڵە لە ژوورەوەیە سەردەست خوێنی ڕشتووە یعنی بۆ دەبێ هونەرمەند و ئەدیبک بەس نازی هەر بگیرێتن چییە مۆسیقایەکی لێدایە گۆرانیەکی گۆتیا چییە بەروبووم بەس هونەرمەند بەس چالاگوانێک نووسەرێک خوێنی دەڕژێنێ لە ژوورەوە دەبێت تیرۆر دەکرێتن بەهان هەرنەژیر من ئەو دەبل مڕالە زۆر لە ناو خەڵک دەبینم ئەوە ڕۆمانوسی گەورەی کووردا ئیتر نەمە تەدەخل لە مووقیفەک دەکا نە ڕۆژێک ئەزانی کاک عەزیز لێرە ڕۆشنبیر و ئەدیبەکانیان هەیە 35 ساڵ 50 ساڵە لە وڵاتەن هەیە 30 ساڵە یەک جار بۆ قەزەی کورد نەهاتە سەجادا
من کاکە من چۆن ڕێز لە خەڵکێک نەگرم کە لەو ئەوروپای ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە لەگەر خەڵکێکیش لە ماڵەوە ساڵێ 2000 قورجی شعرە چیرۆ دێ گۆرانیەک دەڵێتن وەکو یەک بەراوردی بکەم بنمونە بۆیە لێگەڕێ بابێت بەڵام دەشکرێت ڕەخنا لەو ئەدیب و هونەرمەندانە بە پێی پێوەری خۆیان بژیرێ ئەوانە بەشەکنە سەرمای ئەمیلەتە و ڕەخنەکان بە ئاراستەی فشاربی کەواز لەو کەلتورە بێنن و ئێمە ئەو مۆدیلە بە خەڵک بڵێن کاکە پارتی وێچێتی بایکۆت بکەن ئەزانی کار عزیز لە ئەوروپا هەموو نووسەر و ئەدیبەکان بایکۆتی هێزە ڕاستیستەکان دەکەن بایکۆتی هێزە نازیەکان دەکەن ناچن بەشداری هیچ ئاهەنگێکیشیان ناکەن ئەو پەر ڕەخنشیان لێ دەگرێت ئێمە دەبێت بە گەنج بڵێن ئەو مۆدیلە بگرێتە بەر نەک بەڕەوە وەکو ئەوەی نیڵ سێ ئەفلام کارتۆنەکە ڕەوە باڵندە بڕۆ ببینە میدیای سێبەری پارتی بەڕەوە ڕۆشنبیری و گەند ئەوەی قەڵەم بەدەستی سلێمانی یعنی بەداخەوە لە هەولێر کەمە ئەو کە دەڵێم کەمە لەبەر ئەوەی لە ناو سلێمانی ڕۆحێتەکی زۆر جوان و یاخی هەبوو پارتی هەولی کڕینی ئەو دەنگە جوانانە دەبە وەکو ڕەوەی ئەوەی نیڵس بەرەو ئاوا و کوردستان بیسا ڕۆیشتینە ئەبێ ڕەخنەیان لێ بگیرێ کە من بە پێچەوانەی تو بڵێم سەرقافلەی ئەوە ڕەند سەنگاوی بوو کە ئەو ڕێڕەوەی دانا ئیتر بە ئەوڕۆ خەڵک ڕێزی لێ دەگرێتن لەسەر شاشەی بە دیار دەکەی بەس ڕەن سەنگاوی سبەی سەرقافلەی ئەو دەنگێنان بوو کە تەسلیمی ئەو دەسەڵاتە بووە لە کاتێکدا لە شعر و لە قسەکانی بە شێوەیەک دەڵێ کەچی لە تەلەڤزیۆنێک قسە دەکاتن کە بە قوتی ئەو میلەتی بەڕێوە دەچێتن من پێم وایە دەبێت ئێمە پێوەرەکان بکەین و سەیری ئەوڕۆ نەکەین و ئەو بابەتی تریش کاک عەزیزوان شت باو بڵێم یا ێزان چێ مەسەلەی ئۆپۆزیسیۆن زۆر جودایە لەوەیە ئێمە ئۆپۆزیسیۆنمان هەر لە 2009 کرچ و کاڵ بوو نوێ بوو و بە ئەزمونێکی زۆر سەقەت دەرچوو بە تایبەتی نەوشیروان و گۆڕان بەجددی ئەزمونێکی زۆر خراپیان نیشاندایە بەڵام هەموو ئەوانە پێوەەر نییە ئینسان بۆ تو تەسلیم نەبووی بۆ قسە دەکەی بۆ دەیانی وەکوتو لە سلێمانی و هەولێر و دهۆ قسە دەکە لە ئەوروپا خەڵک قسە دەکە بۆ خەڵکێک نابی ئەوەی بکاتە پاسا بۆ تۆ وەکو مۆم بۆ خەڵکە دەستی ئەویت کە بڵێ وڵایی مادام ئەوەی ئەم دەسم تەسلیم بە دەسەڵات دەمەوە ئینسان دەتوانێت دابنیشێتن خۆ دەیان نووسەر و ئەدیب لەو ماوانە مردینە وەکو گوتم قانە ینی هەتا دنیامای هەمومان ڕێزی دەگرین پیرەمێرد کە ئەو شتانەیان کردی هەموو ئانەی کردیتیان لە ئەدیب و نووسران لە سەردەمەکانەوە ناویان بووە ئەدرێس بەڵام هەموو ئەوانەی ناپاچیان کردیە لە مێژوودا لاپەڕەیەکی ڕەشیان هەیە ئیتر ئەوەی یەک دێر بڕوا بکە سێ نووسەر سێ هونەرمەندی هەولێر هەن بە شانواڵی سەدامیاندا هەڵگۆت یەک جار بڵام کردەوە یعنی هەتا ئێستاکە مۆڕە لە من دەکەن بەڵام ئەو مێژویانە کاکە ئینسان دەبێ ئاگای لە خۆ بێتن بەهرەبوون مانای ئەوە نییە ڕێزی ئەبەدیت دەگیرێتن بەڵێ کاک عیزمن هیچ قسەشکەی وام نەما سوپاسشت دەکەم بە ئەو کاتەی بۆ تەرخان کردیم ئێمە دیدی بۆ چوونمان جیایە تو ئەوە بیر دەکەم ئەوە دەکەم سوپاسی کاک ڕەنزەریش دەکەن کە لەگەڵمانە بەڵێ ڕەنزەر گراوی جیاوازیشی زۆر دوورمان نەبوو ینی تەنها وەکوتم زۆرێک لە من تۆزێک پێش دۆخەکە کەوتم من تەنها لەو ڕانگەیواڵێ من نامێ ئێستی ئینسانێک بشکێنم من کەمانچەیەک هەیە من نامێ بیشکێنم تەنها لەبەرەوەی حزبێک پارتیەک کە من و تۆ بەدڵمان نییە خەڵاتی کردووەی تر زەر بیکەم من نەزانم هەڵوێستی نەبووە من نەزانم ڕەنگە هەر ئەم ستایشەی کە ئیکەم و ئەم دیفاعی لە یەکەم ڕەنگە هەر دەستخۆشیشی لێ نەکردنێم و پێویستیشم پێی نییە و من هەمیشە بازی ئەوم داوە کە من بەرگری لە ئینسان بکەم لەلای من و بەشێکی ئێمە پرسیاری لەوەش بکەین کاک قادرجان یعنی ئێمە لێرەوە کەمپینێکی گەورەمان کرد بۆ برادێک لە بادینان دەستگیر کرابوو ئەم برادێ ئێستا بۆتە پەرلەمانتار و جوابی هیچ کەسێکیش نهاتەوە و جوابی تەلەفۆنەکانیشمان نهات دنیای شێشەمان هەیە من ترسم شیروانی سبێنە بەر بێتەوە بۆ پەرلەمانتارێک هاوڕێ من ترسم لەمانە هەیە ئۆپۆزیسیۆنێکمان هەیە بەم شێوەیە خراپە من شیروان بەقەر هەردوو چاوم خۆشەوێت ترسم لێ بەرگری لێ بکەم سبێنێ بێتە دەرەوەکو بەدەل بەرواری لێ بێ جوابیشمان نهاتەوە هەوڕێ عزیز ئەم کۆمەلگەی وای لێ هاتووە کۆمەلگەی زۆر بەناشرین بووە دەری وایە خەریکە هەڵوێستەکانیشمانە بێتە زۆرە لە مزایدەکردن و ئەترسی بەس کاک عەزیز خوای قەوس یا کاک عەزیزێمە دیفاع هەمومان دیفاعمان لە دەیان کەس کرد تەسلیمی دەسەڵات بەوە بەس لە تەک ئەوە حرەکەی تاریخمان بردە پێش پارتی وێچێتیمان زۆر پاشەکشە پێ کردووە ینی مەرج نییە بەس ئەو خەڵکانە بۆ خۆیان ڕێز لە خۆیان بگرن جوانتر دەبن منیش لەگەڵت دامە دەیان کەس هەیە دێت
خەڵکەکی زۆر قوربانی لۆدا ئەوە تێدەگا ئازادی خۆیتی بەڵام مەسەن خوێن و ئەو خەباتەی هەر هەمووان کردن کاکە پارتی وچێتی لە نۆتیەک چێ دەوێرە ڕەخنیان لێ بگرێتن زۆر زۆر سپاس جارێکی تریش وتم کا قادر گرنگە کە ئێمە لەسەر هەموو ئەوانە بوەستین و هەموو شتێک بە بڕای من ئارگومنت هەڵەگرێ لەبەرەوە ئەمەی ئێستاش کە وتمان لەسەر مۆزوعانی کە قسەمان لەسەر کرد ئێمە هەر لەسەر پای خۆمان وەستاوین و تەنازول لەسەر یەک لەحزەی خۆمان ناکەین و ئێمە بەرگری کارێکی سەرسەختی ئەو جیاوازیان نابین کە لەم شارەیە و پێم وایە شار بە جیاوازیەکانیەوە جوانە سەرباری هەموو ئەوانش کە بە بڕای من هەموو ئەوەی کە جەنابەت باست کرد دروستە و هونەرمەند نابێ ئەمە بکە و خۆم شخصی خۆم ئەگەر خۆم ئەمەم بکردا ئەموت کەم کە هەرگیزا و هەرگیز من ئەوە تەرمەکەشم ڕێگام نادەکەم من بە ڕۆژێ لە ڕۆژانە بەو شێوەیە بچم کەسی خەڵاتم بکە نەگەوە خەڵات ئەوەستایشکردنیشی زگار خراپە ئەوە کوشتنە من پێم وایە هەم کاک ئەنوەر و هەم دیاری قەرەراخی و هەم ماهیر حەسەن خۆشیان ڕەنگە بزانن کە بەوە زۆرێک لە کوشتن بوو زۆرێک لە خۆکوژی بوو بەڵام دوازارۆک وتم ئینسان بە بڕای من شخصی خۆم وا ئیش دەکەم کە من پێویستم بە ڕاستکردنەوەی ئینسان هەیە کە من دۆخەکەم وابێ کە من شقامەکەم وابێ کە من ئۆپۆزیسیۆنە کە من زیندانەکەم وابێ و بێتە دەرەوە بێتە پەرلەمانتار و جوابی ئینسان ناتەوە من ئاها ببینم لەبەرەوە لە شوێنێکە شمەوە بۆ ژیان من پێم وایە کاک ئەنوەر دنیای جوانی تیاماوە لەو تەمەنایی ئەوە نیە من بیشکێنم و خێزانی بشکێنم و لێیدەم ئەوەی کردوێتی بەڵێ هەڵە بووە بەڵێ نەدەبوو بشوایە خۆزگە نەچوایە خۆزگە کەسێک لەگەڵی بێ پێی بڵێ من هەموو جارێواڵە مەترسم لە 60 ساڵەیە بەژوامان لێبێ کوڕەکەمان دەبێت دەستمان بگرێ کاکە مێڵم چین بە بارگایە کاکە عقل لە دوای 60 ساڵەوە تۆزێ عقلمان لە دەست دەین و خۆمان کردن بە بارگایشی حیزبات کایە مە مێڵن بابە وەڵڵا مێڵن کاکە مێڵن یعنی من داوا لە مناڵەکانیانەکەم نێڵن ئەو بکەن کاکە یعنی هەنێشت هەیە بەجددی پێویست ناکامە بکەین بەڵام دوازار وتم مادام کە ئینسانێت تێک شکا شایانی ئەوەیە من دەستی بگرم من پێم وایە لە پشتی و کەمانچەوە جوانیش هەیە ناشرینیش هەیە سرودی مەشغەڵانیش هەیە لە ماڵی ئەنوەر قەرداغی کراوە ئەمەش کردووە غەڵەتە و پێویستە ئەمە بمانگەێنێتە زۆرێ لە دۆر و پێویستە ئەمە هونەرمەندان وامان لێ بکەن ڕۆژێ ڕۆژان عەزیزی ژوای لێ هات کاکە هونەرمەندان پێویستە بەرگری لێ بکەن کە پێشتر بەرگریمان لێ نەکراوە بەڵێ زۆر سپاس کاک عەزیز من هاوڕاتم ینی هونەرمەند و ئەدیب ئەو ڕەخنانەی ئێمەش لێیان دەگرین کاکە وەڵڵا ئەوانە هونەرمەندی زۆر گەورن ئەوەن پارتی وچێتی لە بەرامبەریان یعنی مەمنون بن بەس ئەوان قسەیان لەگەڵ بکەن ئەوە خاڵێک خاڵی دومیش قسەی تۆتایی کاک عەزیز من بۆ خۆم ئەو باوەڕەم هەیە گالیلۆ بە تاقتێنە لە دنیا گۆتی زەوی خڕە هەموو خۆزیە بەراعەتەکەی نەدابایە چەند جوانی نواندە چەند دەبێ وا بێت یعنی نابیت چاوت لە پاداش بێتن کاتێکی خۆش هاوڕێیان بە هیوان بتوان سپاس بۆ کاک عەزیز ئەو گفتوگۆ دیبیتە سپاس بۆ کاک ڕەنزەرگراویش کاتی خۆش کاتێکی خۆش